پاش ئەوەی لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیان ڕژانە سەر شەقامەکان و خۆپشاندانیان لە بەرامبەر کەمی خزمەتگوزاری و ئاو و کارەبا ئەنجامدا. ژمارەك لە هاوڵاتیانی قەزای کفریش لە سێی ئابی ئەم ساڵدا خۆپشاندانیان ئەنجامدا و داوای مافە سەرەتایەکانیان کرد. لە ئێستادا هەرێک لە قایمقامەتی قەزاکە و بەرەی تورکمانی و ئاگر کوژێنەوە سکاڵیان لەسەر بەشداربوونی خۆپشاندانەکە تۆمار کردووە و ڕۆژانە بەشداربوونی خۆپشاندانەکە دەستگیر دەکرێن و دەدرێنە دادگا. دواتریش بە کەفالەتی 3 ملیۆن دینار ئازاد دەکرێن و تۆمەتی ئەوەیان دراوەتە پاڵ کە لە کاتی خۆپشاندانەکەدا پشێویان ناوەتەوە. کفری شارێک بوو لەو شارانەی کە خۆپشاندانی تیا ئەنجام درا لەسەر دۆسیەی قایمقامەتی قەزای کفری چەند کەسێک بانکراوین بۆ دادگا بە کەفالەت ئازاد کراوین. دۆسیەکیان لەسەرمان کردوێتەوە بە حکمی ئەوەی کە ئێمە پێشێلکاریمان کردووە لە کاتێکا کە ئێمە خۆپشاندانمان کردووە داوای سەرەتاترین مافی خۆمانمان کردووە. دادگایکردنی بەشداربوونی خۆپشاندانە جەماوەریەکە نیگەرانی و ناڕەزایی چین و توێژەکانی سنووریداری گەرمیانی لێکەوتوێتەوە و هاوڵاتیان دەڵێن ئەوان داوای مافە سەرەتایەکانی خۆیان کردووە کەچی بەرپرسان دوای مانگێک لە بری ئەوەی کار لەسەر جێبەجێکردنی داواکاریەکان بکەن بەشداربووەکان دەدەنە دادگا. خۆپیشاندان مافێکی سەرەتایی هەموو هاوڵاتیەکە داوای مافی خۆی بکات، بەڵام لێرەدا خۆپیشاندان چوارچێوەیەکیە ئەبێ نابێت لەو چوارچێوەیە دەرچێت تونند و تیژی دروست بێ بەردۆشان و شارعستاندن و تایەستاندن و ڕێگە لە خەڵکگرتن. من لەگەڵ ئەوانیم هیچ کەسێ بدرێتە دادگا، بەڵام ئایا ئەو پیاوە سەرپەرشتی ئەو خۆپیشاندانەی کردی خوا و لەگەڵ ئەوان نەبووە نەیوتە و بەرد فڕێدەیات و بڕۆ مشکیلە بکە یا شتێ بکە. هەرچەندە باس لەوە دەکرێت ڕۆژانە لەلایەن پۆلیسەوە بەشداربوونی خۆپشاندانەکە دەستگیر دەکرێن و بەند دەکرێن، بەڵام پۆلیسی قەزاکە ڕەتی دەکاتەوە هیچ کەسێک بەند کرابێت، بەڵکو فەرمانی دادوەر جێبەجێ دەکەن و دواتر ئازاد دەکرێن. ئێمە لە دوای خۆپیشاندانەکە قایمقامەتی قەزای کفری سکاڵیان تۆمار کرد لەسەر ئەو خەڵکانی کە خۆپیشاندانەکە چەند کەسێ بوون. دوای ئەوە حزبی تورکمانیش سکاڵای تۆمار کرد. دوای حزبی تورکمان بارگای ئەتفای کفریش سکاڵای تۆمار کرد. ئەوە ئەمێنێتەوە دوای ئەوراقەکان حاکم دادگا ئازانێت، دادوەر بڕیاری کۆتایی لێدا ئایا ئەوانە تومەتبار دەرەچن یا بێتاوان دەرەچن. ماوەی چەند ڕۆژێکە قایمقامی قەزای کفری مۆڵەتی وەرگرتووە و قایمقامی بە وەکالەتیش ئامادە نەبوو لێدوان بدات، بەو پێی هیچ زانیارێکی لەبارەی سکاڵاکانەوە نییە. هاوڵاتیانی قەزای کفری دەڵێن بەهۆی هاوسنووریان لەگەڵ حکوومەتی ناوەندیدا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە قەزاکەیان پشتگوێ خراوە. ئەوە شوای کردووە بە بەردەوامی چین و توێژەکانی قەزاکە بە شێوازی جۆرە و جۆر ناڕەزایی دەرببڕن و داوای مافە سەرەتایەکانیان بکەن. دیار جەمالێن ئارتی، کفری.